لە بەشی سێهەمی پۆدکاستی تیانوسەوە سڵاوتان لەبێ هەروەگەزانن باست و خواستی تیانوس لەسەر ئەدەب و ڕۆشنبیری و هونەر و مێژووی گەلەکەمانە. ئەم جاراش باز لە گەنجینەیەکی پڕ لە زانیاری سەبارەت بە کەرکووکەکەین، ئەوش ئینسایکلۆپیدیای کەرکووکە دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان چاپ و بڵاو کراوەتەوە. ئێستاش لەگەڵ مامۆستا سمکۆ بەهرۆزە باست و خواستێکمانە بێ سەبارەت بە ئینسایکلۆپیدیاکە. مامۆستاگیان زۆر بەخێر بیت. سپاسی ئێواکەم بۆ ئەم ئامادەبوونا و سپاسی ئێواکەم بۆ ئەو بایەغدان و گرنگیە دەربارەی ئینسایکلۆپیدیای کەرکووک. سپاس مامۆستاگیان زۆر بەخێر بیت و شانازیە بۆ ئێمە. مامۆستاگیان با یەکسەر باسی بەرگی یەکەم و مێژووی کەرکووک بکەین. چۆن بۆم کتێبە نووسی و چەندێکی خایاند؟ خۆم بە حکومەوەی کەوا دەرچووی زانکۆ بەشی مێژووم و هەروەها یەکێک لەو خولیانی کە خۆم لەبەرەوەی لە خێزان گەورە بوومە ڕۆشنبیر و مەلا و ئەمانی تێدا بۆ کتێب دایمەن لە ماڵمان بەردەوام هەبووە. خولیایی ئەوەی خستە سرم کەوا بایەخ بە مێژوو بدەم. باوکم زیاتر کتێبی ئاینی و مێژووی زۆر دەکڕی، تا ئێستاش بەشێکی لەو کتێبانە لای من ماوە. بۆیە ئەمە وای لێم کرد لە زانکۆش بایەخ بە و بابەتە بدەم. بە حکومەوەی خۆمەش یەکێکم لەوانی کە خەڵکی کەرکووکم پەروەردەی کەرکووکم هەر لەگەڵ لە دایک بوونم لە ڕووداوەکانی 1963 و لەوە دوا و هەتا ئەو سەردەمەیکەوە فامم کردو گەورە بوومە تێدا، ئەمە بوو بە کەڵکەڵەی ئەوەی کەوا بایەخ بە زیاتر بە مێژوو بدەم. و بۆیە لەگەڵ تەوابوونم لە زانکۆی بەغدا کەڵکەڵەی مێژووی ئەوە کەوتە سرم کەوا بایەخ بە مێژووی شارەکەی خۆم دەم وەکو بنەمایەک و کارێکی گرنگ بۆ ئەوەی کە بتوانم ئەوەی کە تا ئێستا نەکراوە، ئەوەی کەوا دوژمن یا حکوومەتی بەعس کاری بۆ کردو بۆ تێکدان و شێواندنی مێژووی شارەکەم من بتوانم بیخەمەوە سەر ڕێچکەی نووسینەوەی مێژوو ڕاستەکەی خۆم، ئەوەی کەوا هەیە لە شارەکە ڕوویداوە، ئەوەی کەوا هەموو پێکاتە و نەتەوەکانی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمان و جوولەکە بەشداریان تێداکەوە. هەریەکە چمکێکی گەورەی ئەو مێژویان کە کورد چمکە باڵاکەی یا کۆڵەکە باڵاکەی دەسەڵاتی مێژوو بووە لە شارەکەدا. بۆیە هەر لەگەڵ هەشتاکانی سەدەی ڕابردوودا ناوە هەوڵم داوە کارم بۆ کردووە تا هاتۆتە پرۆسەی ئازادی عێراق کە ئەو کەش و بارە خۆڵقا بۆ ئەوەی کە من بتوانم کار بکەم لە پرۆژەی ئینسایکلۆپیدیای کەرکووک. ئەوە بۆیە کە هەر لە 2004 کە لە کەناڵی ئاسمانی کەرکووک دامەزرام، یەکێ لەو کارانی کە کارم پێکرد و دەستم پێکرد بە بەرنامەی دیرۆک بوو کە تایبەت بوو بە هەموو ڕوودا و مێژوویەکانی کەرکووک. لە دوای ئەوەش کە بووم بە بەرپرسی بەشی دیکۆمنتاری لە کەناڵی ئاسمانی کەرکووک، بۆیە هەڵمدا 500 ئیشی دیکۆمنتاری بکەم لەو بوارەدا کە دەتوانم بڵێم لە 90 کارەکانم تایبەت بوون بە پرۆژەی ئینسایکلۆپیدیای کەرکووک، بەڵام لە چوارچێوەی فیلمی دیکۆمنتاریدا. دوای ماوەیەک دەتوانم بڵێم لە 2010 لە 2012 و بە تایبەتی لەگەڵ ڕەحمەتی کاک زاهیر شکوور کەڵکەڵەی ئەو کار و پرۆژەیە کەوتە سەرمان کەوا دەست بکەین بەوەی کە ئینسایکلۆپیدیای کەرکووک چی کەمترە لە شارەکانی تر، ئێمەش هەوڵی بۆ بدەین بۆ ئەوەی ئەو کارە بگەینین ئەنجام. ئەو بوو چەند کۆڕ و کۆبوونەوە و پێشنیار و کۆکردنەوەی بەشێکی زۆری نووسەران لە کۆمەڵی ڕووناکبیری کەرکووک و لە یەکێتی نووسەران و ئەم شوێنانە یان کۆڕی ڕۆشنبیری و ئەدەبیمان کرد بۆ گەڵاڵەکردنی بیر و ڕای ئەو نووسەر و ڕۆشنبیرانی کە دەربارەی ئینسایکلۆپیدیای کەرکووک چی دەڵێن. بەشێکی زۆری لە نووسەران لەو باوەڕەدا بن کە ئێمە بە هیچ جۆرێک ناتوانین ئەو پرۆژەیە بگەینینە ئەنجام، لەبەرەوەی سەرچاوە نیە و کەم لە سەر کەرکووک نووسراوە و پێویستی بە لێکۆڵینەوە هەیە و بەشێکی زۆری سەرچاوە و لێکۆڵینەوەکان دەستکاری کراوە، حکوومەتی بەعس پرۆسەی بە عەرەبکردنی کردووە. ڕاستە دەتوانم بڵێم ئەرکێکی قورس هاتە پێشم وەکو ئەوەی کە نووسەران وتیان ئەرکێکی قورس بوو، بەڵام ویستم بەوەی کەوا ئەو ئەنجامە بگەینمە ئەنجام. لە یەکەم کارمدا ئەوە بکە نامیلکەیەکم دەرکرد بە دووبارە نووسینەوەی مێژووی کەرکووک یا ڕاستکردنەوەی ڕاستەڕێی مێژووی کەرکووک و هەوڵمدا ئەوەی کە بەعس کردوێتی دەوڵەتی عوسمانی کردوێتی عەرەب کردوێتی ئەوانی کەوا ئەوانی مێژووی کەرکووکیان چۆن شێواندویانە ناوی گوندەکان، ناوی شارەکە، ناوی قەزا، ناحیەکان،
ئەمانە هەموو پێویستی بە هەڵسەنگان و شیکردنەوە بوو لە پاڵ ئەوەشدا شەجەرەی عایلە بەناوبانگەکان یا خێزانە بەناوبانگەکان ئەو هۆز و بەناوبانگانی کە لە کەرکووکدا ئەمە پێویستی بە ئەرکێکی گەورەیە تۆ بتەوێ کار بکەی یا پرۆژەی بۆ بکەی ئەوە بوو لە ماوەی 12 ساڵدا کە ئەوە بوو بە ڕەحمەتی کاکزایر شوێنێکی دابین کرد بۆ ئەوەی کەوە بتوانین کاری لێ بکەین و چەند کۆمپیوتەرێکمان پەیدا کرد توانیمان وەکو یەکەم ڕاستەڕێ بە یارمەتی هێرۆخان و کاگرەفات عەبدوڵڵا توانیمان ئەو پرۆژەیە بگەینە ئەوەی کەوا بتوانین کار بکەین یان هەوڵ بدەین بۆ ئەوەی ڕاستەڕێی ئەو کارە بە ئەنجام بگەین هێشتا نەگەشت بۆ حاڵەتی چاپکردن پێش ئەوە پێش بۆ کۆکردنەوەکە کۆکردنەوە و ئیشکردن و تایپکردنەوە بوو ستافێکمان دروست کرد ئەو ستافە توانیمان لە ماوەی 12 ساڵدا هەرچەند ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرشی بەسەرات خەریب و هەموو ئەو یشانی کردومان لە ناو بچێت بەڵام توانیم ڕزگاری بکەم و بیگەینمە ئەوەی کە لە ماوەی ئەو 12 ساڵەدا ئەو پرۆژەیە بە ئەنجام بگەینم و دەتوانم باسی ئەوەش بکەم کەوا یەکێک لەوانە ستران عەبدوڵڵا لە سەرەتادا لە 6 بەرگدا ڕووداوەکانی کەرکووک ئەوم بە ئەنجام گەیان بەڵام پارەیەکی زۆر و لەم لاولە لا کۆ کردەوە لەمیان سەن و بەڵام هیچیان بۆم نەکرد ئەوە بوو پرۆژەکەی کاکستران بە ئەنجام نەگەیی بەڵام توانیم تێکەڵکێشی ئەم پرۆژەی ئینسایکلۆپیدیای کەرکووکیکەم لە قەبارەی دەبەرگدا و توانیم لە ماوەی 12 ساڵدا پرۆژەکە بە ئەنجام گەین بەڵام گەورەترین ئەنجام گەیاندن بەڕای من ئەوە بوو کەوا دکتۆر تەها وەکو کەسێکی نەتەوەیی وەکو کەسێکی خەمخۆری هەموو پارچەکانی کورسان و خەمخۆری کەرکووک توانی کەوا ئەم پرۆژەیە بە ئەنجام بگەینێ وەکو ئەوەی کە دەبینین کە ئێمە توانیمان بە قەبارەیەکی جیاواز بە شێوەیەکی جیاواز لە ئینسایکلۆپیدیای هەولێر و دهۆک و شوێنەکانی تر بە ئەنجامی بگەینین بۆیە دەتوانم بڵێم ئەو خەمخۆری دکتۆر تەها کردی بناغەیەک بوو بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم پرۆژە گەورەی کەرکووک کە خەریب و بفەوتێت وەکەوەی کە ئێستا لە سلێمانی ئەو پرۆژەی ئینسایکلۆپیدیای سلێمانی لە فەوتاندایە و هیچ کەسێ خۆی ناکاتە خاوەنی توانی کەوا ئەم پرۆژێ بخاتە سەر ڕاستەڕێی چاپکردن و بە ئەرگەیاندنی پارەیەکی زۆر لە پێناوی ئەوەی کەوا ئەم ئینسایکلۆپیدیای بە چاپگەنێ بەڵام بەداخەوە باوەڕ ناکەم هیچ قازانجێکی بۆ دکتۆر تەها تێدا بێ تەنها خەمخۆرەکەی بۆ شارێکی وەکو کەرکووک کە ئەو هەستە مێژویی و نەتەوەیەی هەیەی ڕچاوی کردووە بەدڵنیایە مامۆستاگیان هەروەکە زانی دکتۆر تەها ڕەسوول زۆر خەمخۆرە هەم بۆ پێگەیاندنی گەنجان و ڕۆڵی کورد لە ناوچەکەیە هەم بۆ ئەوەی کە هەروەکە زای نزگە ڕۆشنبیری جەماع عیرفان ئێمە زیاتر لە 1360 کتێبمان هەیە کە یا وەرگێڕان کراوەتەوە بۆ کوردی یاخود کتێبی کوردیە ئەمانە گەنجینەیەکی زۆر گەورن بۆ ئێمەی کورد بەڕاستی و سپاس بۆ تۆ مامۆستاگیان بۆ ئەم کۆمەڵە بەرهەمە جوانە ئەم نازناوی ئەژیە لە کێوە هاتووە زیاتر من لە وەختی ئەوەی کە حکوومەتی بەعسما بوو گۆڤاری ئەو کاتە کەرکووکە بوو هەزار مێرتە بوو من چالاکیم هەبوو خۆم لە کەرکووک دادەنیشتم و لەبەرەوەی کەوا خۆم و کەسوکارەکەم توش نەبین بۆیە بابەتەکانم ئەنووسی بە ناوی ئەژی و نەمر و ئەم ئەوانەوە ئەگە سەیری بابەتەکانی هەزار مێر بکەی کەرکووک بکەی زۆری بابەتەکانم زیاتر ئەو ئەژیەش کوڕی دکتۆر نەبەز مەجید بوو کە ئەو کاتە لە بەشی ئاداب و بەشی مێژوو کە بابەتەکانی لە هەزار مێر بۆم بڵاو کردەوە بە ناوی کوڕەکەیەوە ئەژی بڵاوێ کردەوە بۆ ئەوەی کەوا کەس هەستی پێنەکە بۆیە ئەژیەکە وەکو بڵێ نازناوێک مایەوە لە پاڵ ناوەکەی خۆما کە بۆ ئەو مێژووی و ڕابردووی کە ئەو کاتە بابەتەکانم بڵاو دەکردەوە بۆیە دەتوانم بڵێم قۆناغ بە خۆناغ ئەم کارم کردەوە کارەکە زۆر لە 12 ساڵەکە زیاتر بەڵام ئەوەی کە بە بەرنامە ڕێژی کردمان بۆ ئینسایکلۆپیدیەکە نزیکەی 12 ساڵی خایاندەوە دەتوانم بڵێم لە ناوەڕۆکی ئەوەی کە لە ئینسایکلۆپیدیای کەرکووکەیە کە فەرهەنگی زانیاری هەموو کەرکووکە بە هەموو پێکاتەکانی نەتەوەیەکانی بە پێکاتە ئاینیەکانی بە کەسایەتیەکانی بە بێجیاوازی هەوڵم داوە مێژووەکو خۆی بنووسمەوە نەک وەکەوەی کە کوردێکم لە دەمارگیری نەتەوەی کوردایەتی خۆمەوە بینوسم هەوڵم داوە لە مێژوو بنووسم وەکو ئەوەی هەیە چونکە من وەکو نەتەوەی کورد
کورد باڵا دەستەوەکو مێژوو لە شارەکە بەڵام هەوڵە دەم ئەو نەتەوانەی ترشکە کاریان ئێستا بۆ نمونە جوولەکەی تێدا نەماوە بەڵام چالاکییان هەبووتە کەسایەتیان هەبووتیایە ڕێکخراویان هەبوو کۆمەڵە و ڕێکخراوی خۆیان هەبووە لەو شارە کاریان کردوم یعنی ئەمە پێویستە بەرجەستەی کەم باسی کەم لەبەرەوەی گرینگە نەتەوەیەک بۆ جاران لێرە بوونە کە تا پەنجاکانی سەدەی ڕابەزوو لە کەرکوو بوونە کە نزیکەی 1400 کەس بوونە من ئەبێ باسی 1400 کەسەی جوولەکە بکەم مێژووە بەڕاستەڕێەکەی خۆی بۆیە هەوڵم داوە بە ئینسافەوە ئەوەی کە لە مێژوو لێکۆڵینەوەی مێژوو خوێندومە لە زانکۆ وەکو خۆی بەرجەستەی کەم لە نووسینەوەی ئینسایکلۆپیدای کەرکوو زۆر کەس پێمی وتووە توێتی نابێ ئەمە بکەیە ئەو بکەی وتومە نە من ئەوەی ئەمەوێ بیکەم من بۆ نمونە کە لە بەرگی چوار باسی کەسایەتیەکانم کردو باسی هەموو کەسایەتەکانمەوە بەشێکی زۆری کەسایەتی تورکمانەکانی تیا هەندێک عەرەبەکانی تایە زۆر جوولەکەکانی تیا کوردی تایە بۆیە ئێمە پێویستە کە ئەگە باوەڕمان بە مێژوو خۆمان هەبێ پێویستە باوەڕشمان بەوە هەبێ کە مێژوو بە ڕاستەڕێی خۆیان بنووسینەوە بۆیە ئینسایکلۆپیدای کەرکوو کە بەرگی یەکەمیەتی بەرگی یەکەمی جیپۆلەتیکی پارێزگای کەرکووکە جیپۆلەتیکش خۆی دەبینێتەوە لە خاک و خۆڵ لە جوغرافیا لە زەویناسی ئەوانی کەوە لەو چالاکیانی کەوە لەسەر زەوی پارێزگای کەرکووک کاری تیا دەکرێت بۆیە ئەوە شتێک شەیە کە باسم نەکرد لە بیدایەتە من کە مێژووی ئینسایکلۆپیدیای کەرکووکم نووسیوەتەوە باسی هەموو قەزا و ناحیەکانیم کردو بە هەموو ئەو دابڕانە ئیداریانەی کە ڕوویداوە لە ئەوەی کە خورمات و کفری کەلار چەمچەماڵ سەنگا و ئاغجەلەر هەموو ئەمانە یان دەتوانم بڵێم نەک ئەمە مێژووی پارێزگایکە مێژووی ئاغجەلەرە مێژووی سنگاوە ئینسایکلۆپیدای سنگاوە چەمچەماڵە دەتوانم بڵێم کفری و کەلارە یعنی ئەوانی بێن لەگەر لە کفری و کەلارە کار بکەن دەتوانم بڵێم لە سەتانەوەتی بەشەکەیم تەواو کردووەکو ئینسایکلۆپیدیا بۆیە دەتوانم بڵێم پێکاتەی ئینسایکلۆپیدیای گەرمیانە بە شێوەیەکی گشتی بەرگی یەکەمە کوتم جیپۆلەتیکی زەوی ناسیەکەیەتی ئەمش خۆی دەبینێتەوە لە چالاکی مرۆڤ لە ڕووی ئیداری لە ڕووی زەوی ناسی لە ڕووی ئیداری قەزا و ناحیەکان لە ڕووی بەروبوومی کشتتوکاڵی لە ڕووی بەروبوومی ئاژەڵداری ئەمانە هەموو لە چوارچەوەی جیپۆلۆتیک و زەوی ناسی پارێزگاکە دەگرێتەوە و هەوڵم داوە ئێستا کە لە پرۆژەی خۆمە ئەوەیە کە بەرگی یەکەم فراوانکردنیکی گەورەیە دەتوانم بڵێم بەرگی یەکەم کە بەرگی جیپۆلەتیکە لەوانەیە ببێ بە نزیکەی 35 تا 40 بەش یا 40 بەرگی وەکو ئەمەی کە ئێستا هەیە ئەویش لەوەی کەوا گوند و لادیەکانی پارێزگای کەرکووک کە نزیکەی 2500 گوندە کە هەر یەکەی هەوڵ دەدەم ببێ بە ئینسایکلۆپیدایەکی بچووک بۆ گوند و لادیەکان لەگەڵ ئەو گوژوگیا و ڕووەک و پەلەوە ڕوو باڵندە کێویانەی کە لە شارەکە بۆ ئەمەش هەرێکی لەوانەیە بەرگێکی گەورەی لە خۆ بگرێ بۆ ئێستا لە کاری وایم کە 3 ساڵە کار دەکەم بۆ بەرجەستەکردنی دووبارە چاپکردنەوەی بارگی یەکەم ئیتر ئەوەی کە ئەمێنێتەوە لە دو ڕۆژدا چکەی چاپەکرێ بەڵام ئێستا من کاری بۆ دەکەم و زیکەی وا 3 ساڵە ڕۆژانە بە بەرنامە داڕێژی دەتوانم بڵێم 3 بەشی پرۆژەکەم تەواو کردووە سەرروکە ئاگاداریشم هێشتا زۆری ماوە زۆری ماوە بەڵام پێویستی تایپکردنی ماوە پێویستی نەخشە ساز و تەسمیمی ماوە دەتوانم بڵێم بەڵام توانیمە بەشێکی زۆر خەڵکش بخەمە سەر ڕاستەڕی کارەکان ئەوانی کە خەڵکی لادیەکانن ئەوانی مەسەلە مامۆستایە زانکۆیە بەڵام لەو گوندە ژیانی بردوتە سەر بۆیە بۆ نمونەیەکێک لەوانە دکتۆر بەختیار سەعیدە کەوا یەکێکە لەوانی کە ئێستا کار دەکات لەسەر گوندەکەی خۆ زۆر کەس لەو پرۆژەیە بەشدارن لەگەڵما و هەر یەکەش بەوانی کەوا بەشدارن لە پرۆژەی گوند و لادەکانی پارێزگای کار هەڵ دەدەم بە ناوی خۆیانەوە بەرجەستەی نووسینەکەیان بکەم ئەمە لە بەرگی یەکەم لە بەرگی 2 بۆ 5 ئەگە بە کۆکراوەی باسی بکەین مامۆستاگیان بە بەرگی دووەم تایبەتە بە مێژوو مێژووی شارەکە هەر لە 7000 ساڵ تا 8000 ساڵ پێش
زین هەر لە چەرمەوە بەم مێژوە هاتوومەتە خوارەوە هەتاکو ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبر. بەڵام ئەگەر بمەوێت لە چاپی دوام بکەم ئەوەی ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبر و ئەو ڕووداوانەی ترکە ڕوویداوە ئەتوانیەمەی بنووسنەوە. بەرگی سێم لە سێ تەوەر خۆی بینیوەتەوە کە تەوەرێکیان تایبەتە بە ڕۆژهەڵات ناسی، بابەتێکیان تایبەتە بە پرۆسەی تعریب، بابەتێکشان ئەو گەریدە و ڕۆژهەڵات ناسانی سەریان لە کەرکووک داوە. بۆیە هەوڵم داوە لە بەرگی سێمە هەموو ئەوانە چڕ بکەمەوە. لە بەرگی چوارەمە تایبەتمەندی ژیاننامە کەسایەتیەکانی کەرکووک بام و پێکاتەنەتەوەی و ئاینەکانەوە لە نووسەران و ڕۆشنبیران و شاعیران و پیاوی سیاسی و ئاینی و دەتوانم بڵێم هەندێک جار منداڵان ئەوانەی کە لە بواری داهێنانە کاریان کردووە باسم کردووە. بەرگی پێنجەم تایبەتە بە هوەر لە دەڤەری کەرکووک، بە جوانترین بەرگە و هەمووشی لەو حەوینەکان بە ڕەنگاوڕەنگ چاپ کراوە. بریتە لە تەوەری شانۆ، تەوەری شێوەکاری، سینەما، گۆرانی و مۆسیقا. بۆی ئەمانم هەمووی کەوانە لە ڕووی هوەریەوە بەرجەستە کردو و هەوڵم داوە هوەر سەرهەڵدانی مێژووی هوەر لە کەرکووک بگەڕێنەوە بۆ ئەو قۆناغانەی کەوا سەرەتاکانی سەرهەڵدان و تایبەتمەندی بۆ لە کەرکووکدا. بەرگی شەشەمی تایبەتە بە کەلتور و شارستانیەتی نەتەوەکان لە ڕووی دابوونەریت، لە ڕووی جلوبەرگ، لە ڕووی هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانە، داهێنانەکانی تاکی کورد، تاکی پێکاتەکان لە ناو کەرکووک. بۆیە کەلتور و شارستانیەتی هەموو لایەنەکانم لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانە، لە ڕووی مێژووی گەڕک، ئەمانە هەمووی بەرجەستە کردووە لەو بەرگەدا. بەرگی حەوتەم تایبەتە بە هوەری تەلارسازی، داهێنانی خانوبەرە، نەخش و نیگاری خانووەکان، هەر لە خانووی چەرمەوە لە یەکەم داهێنانی خانووی چەرمەوە باس کراوە تا هەموو خانوانەی جوولەکەکان، خانووی کورد، تورکمان، هەریەکە نەخش و دابوونەریتی هەریەکەیان لە نێو خانوودا، دابوونەریتی خانوو تەلارسازی جوولەکەکان لە نێو خانوەکانی خوانتە، ئەمانە هەمووی لەو بەرگەدا بەرجەستە بۆ. بەرگی هەشتم تایبەتە بە دوو تەوەر، تەوەری تەندروستی لەگەڵ تەوەری وەرزش. ئەمەش دەتوان بڵێم بەرگێکی گرینگە کە هەموو لایەنە وەرزشیەکانی کەرکووک و هەموو لایەنە پزیشکیەکانی کەرکووک ئیشەڵا لە دوا ڕۆژدا ئەگەر چاپی دومی بکەم ئەو بەرگە جیاکەمەوە، تەندروستی بەجیا و وەرزشش بەجیا، چونکە بەشێکی زۆر زانیاری و لێکۆڵینەوەم دەستکەوتۆ کە دەتوانم بڵێم هەمووی بێتە بەشێکی سەربەخۆ. بەرگی نۆیەم ئەدەب و ڕۆشنبیریە. ئەدەب و ڕۆشنبیری لە شاعیران ئەوانەی کەوا لە چیرۆگنووسان، لە زمان نووسەر تایبەتەکان، ئەوانەی مفرەداتی ئەوەی کە لە کەرکووکە تایبەتمەندی خۆی لەگە شارێ وەک سلێمانی یاوکو هەولێر جیاوازی هەیە. ئەمە ئەو بەرگێ. بەرگی دەیەم ڕاگەیاندن، باسی ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە لە کەرکووک دەرچووە هە لە 1970ەکانەوە، هی تورکمانیە، هی جوولەکەیە، هی کووردە، هی عەرەبە، ئەوانی کەوا دەرچووە لە کەرکووکە گۆڤار و ڕۆژنامەکان، ئەو کتێبانی لەسەر کەرکووک نووسراوە بە زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی، تورکی، ئینگلیزی، هەمووی تێدایە. ئەو کتێبانی باسی کەرکووکیان کردووە تێدایەتی. بۆیە ئەگەر مامۆستایەکی زانکۆ لە دکتۆریا ماجستێر ئەگەر بیەوێ شتێ لەسەر کەرکووک بنووسێ، ئەو سەرچاوانە دەتوانوەکو هێلکەیەکی پاکراوە لە بەندەستی دەتوانێت سوودی لێ ببینێ. یاگری دوایە ڕاگەیاندن کەناڵەکانی کەرکووک، رادیۆ، ئەو رادیوانەی لە کەرکووک سەریان هەڵداوە هەر لە 1950ەوە بوونی رادیۆ، بوونی تەلەڤیزۆن لە کەرکووک، بە تاتی تەلەڤیزۆنی جارانی کەرکووک و ئەو کەناڵانەی کە ئێستا هەیە کە بەشێکیان پێش 16 ئۆکتۆبر کەناڵیان هەبوو، رادیۆیان هەبوو، حیزبەکانی کەرکووک، هەموو ئەمانە لە بەرگیدەدا بەرجەست. ئەمە پوختەیەکی ئەو بەرگانە بوو لە ئینسایکلۆپیدیای کەرکووکدا. مامۆستاگیان لەم کۆبەرهەمەیە کە دەبەرگە باسی مێژوو، وەرزش و تەندروستی و زۆربەی لایەنەکانی ترمان کرد و ئەدەبیات. حەزەکەم باسیم کەسایەتیانە بکەین کە بڵێن لە سەردەمی بەعسا یاخود پێشتر لە چ کۆت و بەندێکا بوون، بەڵام هێشتا
کارەکانیان ئەنجام ماوە کوردایەتی خۆیان کردووە ئەم خۆشەویستیە بۆ نیشتیمان چۆن بووە کە بە هیچ جۆرە وازیان نهێنا و هەر بەردەوام بوون کارێکیان کردووە کە ئێستا لە ناو مێژووە ئاوها بۆ جۆرە باسییان بکەین لەبەرەوەی ئەگەر بێ سی کەرکوو بکەین کەسایەتیەکی زۆری تێدایە بە حکومی ئەوەی کەوا شارێکی گەورە بووە جاران خەڵک لە سلێمانیە هەولێرە بۆ خوێندن دەهاتنە قوتابخانە ئامادەیەکان و لەبەرەوەی لە دوای لە قۆناغەکانی دوای لە سلێمانی و لە هەولێر قوتابخانەی ئامادەم بۆیە کەرکووک شارێ بوو جموجوڵی تیا بوو و لە دوای دۆزینەوەی نەوتش لە 1920 سەدەی ڕابردوو ئەوەندێک کە جموجوڵی کرد و ئینگلیزەکان کەلتورێکیان هێنایە ناو شارەکە و داهێنانیان کرد کە خەڵکی فێر کۆمەڵێک ڕۆشنبیری و کەلتور و شارستانیەت کرد کە لە ئەوروپادا هەبوو لە شارەکانی تردا نەبوو بۆی خەڵکێکی زۆر لە سلێمانی هەولێر شوێنەکانی تر ڕویانە کردە کەرکووک و نیشتەجێ بوون دەبینین ئێستا چەندان عائلەی خەڵکی کۆی هەیە لە کەرکووک نیشتەجێ بوونە خەڵکی سلێمانی هەیە بە بنەچە دەگەڕێنەوە خەڵکی کەرکووک بەڵام باو باپیری و خۆیان هە لەوێ لەدای بۆ نمونە ئازاد هەورامی یەکێکە لەو سەرکردانە کە خۆی خەڵکی هەورامانە بەڵام بە حکمەوەی کە لە کەرکووک گەورە بوو خێزانەکەی هاتو ئەو لەوێ لەدایک بوو لەوێ ژیانی کردو بۆی خەڵکی ئازاد هەورامی بە هەورامی دانێ بەڵام ئازاد هەورامی کەرکووکە دەتوانم بڵم مۆرکی کوردایەتی کەرکووکی پێوەیە و هەتا لە ژیان شابوو هەر بۆ و مۆرک و کوردایەتی خۆیەوە وەکو سەرکردەیەکی کەرکووک سیر کراوە ئەمە نمونە و چەندان نمونە لە ڕۆشنبیران و نووسەرانمانەیە دەتوانم بڵێم لە تورکمان لە کورد لە شارەکەدا خزمە چەندان نەکەر کورد چەندان نووسری تورکمان هەیە تووشی سێدارە بۆ تووشی ڕاودونان بۆ دەرچوون بۆ ڕای کردووە تا ئێستا هە لە دەرەوەیە ئەمانە هەمووی ئەوەیە بەرگەگرتنە بەڵام توانیان بە هەمویان ئەو کەلتورە ڕۆشنبیری و ئەدەبیە پێ بگەێنن کە کەساتی بەناوبانگیان دەرکێ بۆیە دەبین هەندێک لەو نووسەرانە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی عێراق ناوبانگیاندا بۆ نمونە دەبین لە سەردەمانێکە شانۆ کەسایەتیانی کە لە بواری شانۆ کاریان کرد بەشێکی زۆر ئێستش لە سلێمانین ڕۆڵە بینن یەکێ لەوانی کە تا ئێستاماوە عەلی کەریم یەکێکە لەو ئەکتەرە بەناوبانگانەی کە لە ڕابردوودا جیهاد دڵپاک ئەمانە هەموو خەڵکی کەرکووک بوون بەڵام خزمەتیشیان کرد لە سلێمانیە بۆ لەبەرەوەی ئەو کەسایەتیانە کە بڕێویان بە شانۆی کوردیدا لە کەرکووک یا بە شانۆی تورکمانیدا لە کەرکووک دوای خزمەتی شارەکانی تریشیان کرد ناو چوارپارچەی کوردستانە هیچ جیاوازیەک نەبووە بۆ کوردبوونەکەیە هەڵبوونەکەیە ئەو لەوێ پەراگەندە بۆ بەڵام توانێتی لە شارێکی تر هەر ئەو شارە کوردیە خزمەت بکاو وتوانێتی ئەو شانۆیە یا ئەو ئەدەبەیە ئەو ڕۆشنبیریە کە لە شوێنێکی ترێ بۆ نمونە کاکتەی جەبار یەکێکە لە شاعرە بە ناوبانگەکانی کورسان خەڵکی کەرکووکە ئەمانە شانازیە بەوەی کەەوە خزمەتی هەموو شارەکانیان کرد و بێجا بۆیە مانەوە و بوونیان مانەوە و سەرهەڵدانیان لەو ڕوحە کوردایەتیەوە بووە کە پێویستە ئێمە ڕێگی خۆمان لە هەموو کورسانە دانین هەر ئەمەش بۆ وای کردووە ئەمانە نەیتوانێت بەعس کۆڵیان پێ بدایان لە نایان بدا چونکە هێلانەیەک هەبووە کە لەوێ هەڵکەندراون هاتوونەتە سلێمانی هاتوونەتە هەولێر بۆ نمونە من خۆم کە بابەتەکانم لەوێ نەمتوانێت بڵاوکەمەوە سلێمانی لانکەم بووە بۆی بابەتەکانی تیا بڵاوکەنە تا پرۆسی ئاز ئەمانە هەمووی ئەوەیەکەوە کەسایەتی نووسەران و ڕۆشنبیرانی کەرکووکی دەوڵەمەند کردو و بووە بە بنەمایەکی گرنگ بۆ هەموو شارەکانی کوردستان مامۆستا هەر سەبارەتەوە باسی کەرکووک دوێنێ لە AI و چارجپیتم پرسی کە باسێکی کەرکووکم بۆ بکە ئەویش ینی ئەوت کەرکووک بۆ بەناوبانگە کە کوردستانێکی بچووکە واتە تۆ حساب کە هەر چوار پارچەی کوردستان کۆبکەیتەوە لە شارێکە ئەمە هەر کامان خەڵکی هەر شوێنێک بین سلێمانی بێ هەولێر بێ سنە بێ بۆکان بێ یاخۆ بڵین باکوور و ڕۆژاوا بێ خەڵکی هەرشوێنە باڵ خەڵکی ئەوێ بەڵام کە باسی کەرکووک ئەکرێ هەمووی خۆی بە کەرکووکیە زانێ شانازەهی گەورەیە کە بەڕێستان هەم کەرکووکین و هەم خزمەت هەبە بۆ هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی باشوور و ئەم کۆبەر هەمە ناوازەیە کە گەنجینەیەکی زۆر زۆر گەورەی و پڕ لە زانیاریە چ بۆ کەسانی کە لە کەرکووک بژین چ بۆ کەسانی کە بیانەوە سەبارەت بە مێژووی خۆیان شارەزابن لەبەرەوەی کەرکووک وەکو پاسم کرد لە پێشودا شارێ بۆ بەجوڵە بووە
و کۆمپانیای نەوتی خۆشەویستێکیشمان هەیە هەمومان بۆ بەرکوب لەبەرەوەی قەزەیەکی سیاسیە ئەو قەزەیە سیاسیە دایمەن هەوڵە دەینکەوە خۆمان بە خاوەنی بزانین ئەو خەڵکانی وتم لە سلێمانی لە هەولێرەوە لە شارەکانی ترۆ لە کۆیەوە هاتوونەکە لەو شارە نیشتەجێبوونا لە خۆشەویستی کەرکووک بۆ نیشتەجێبوونا لە خۆشەویستی ئەوە بووە کە کەرکووک شارێکە باوەشی بۆ هەمووی کردوێتەوە بۆ نمونە دەبینین نەخشکارێک خەڵکی سنەیە خەڵکی کورسانی باکوورە هاتۆ نەخشی خانۆکانی سەر قەڵای کردووە ئەمە دەتوانم بڵێم تایبەتمەندیەکە یا لە هی زۆر شتا کەمە بۆ نمونە ئەو نەخشەی کە لە هەولێر کردراوە لە کۆیە کراوە لە خانۆکانیان لەسەر قەڵاش کراوە هەمان کەس کردوێتی هەمان کەس هاتووە لە سنەوە هەمان کەس هاتووە لە کورسانی باکوورەوە هەتا ماوەشە لەوێ مردووە لەوێ بووە بەڵام خەڵکی شارێکی دو بەڵام تایبەتمەندی نەخش و نیگاری سنەی هێناوە لە بەرجەستەی کردووە لە قەڵای کەرکووک بەرجەستەی کردووە لە قەڵای هەولێر بەرجەستەی کردووە لە خانۆکانی کۆیە ئەمە معنای ئەوەیە کەرکووک شارێ بووە هەمومان خۆشمان ویستۆ شارێ بوو هەمووی ستومانە خزمەتی تیا بکەین کاری تیا بکەین لەبەرەوەی شارێ بووە باوەشی کردوێتەوە بۆ ئەوەی کەوا بتوانێت بەرجەستەی ژیانی ڕۆژانەی هەموو تاکێ بکە بۆ هەموو کوردێک لە سەردەمادەیە بژێوی ژیانی بووە لە سەردەمانێکدا بژێوی ئەوە بووە لە پاڵ ئەوەدا ئاوەزی و بیرکردنەوەی خۆشی بەرجەستە بکات لە ئیش و کارەکانی لە خانە دروستکردن لە مزگەوت دروستکردن لە نەخشونیگار ئەمە بەڵگەیە بۆی هەندێک جارکەوانی باسی تەلارسازی کوردستانەکەن بێن بەرجەستەی ئەوە بکەن دەبینن ئەو تەلارسازی یەکگرتووە لە ئەو کۆشکەی کە لە کفری و کەلار دروستکراوە لەگەڵ ئەوەی کە لە کۆیە دروستکراوە لە هەولێر یا لە سلێمانی یا لە کەرکووک هێڵێکی کوردستانی تیا ئەبینیتەوە کە نەخشکارە کوردەکان کاریان تیا کردووە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کەوا لە کورسانی ڕۆژهەڵات و هاتۆ کاری کردووە بەڵام ئەو هێڵە کوردستانیە دەبینین لە خانوویەک لە کورسانی ڕۆژهەڵاتە دەبینین ئەو نەخشە دووبارە بێتەوە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کەوا هەمومان قەزەیەکمانەیە کە قەزەی ئەوەیە کە شارەکانی کوردستان هەمووی خۆشەویست بۆ لامان هەموو وەکو یەک بیرمان لێ کردوێتەوە بۆیە دەبینین چەندان و سەرمانەیە خزمەتی کردووە لە مزگەوت و تەکیە و خانەقاکانی کورسانی ڕۆژهەڵات بەڵام خەڵکی کەرکووک بووە خەڵکی لاتۆ لە سلێمانی بۆ نمونە کەسایەتیەکانی وەکو مەزناوی ئەمانە کە لە سلێمانی و هاتون کۆچیان کردو نیشتەجێ بوونە لە کەرکووکا مزگەوت و خانەقا و تەکیە و دەتوانم بڵێم دەرزوتنەوەی ئاینیان بووە کە بەزانە بەناوبانگەکان پێگەیاندووە لەو شارەدا ئەمە بەڵگەی بۆ گەورەی شارەکە گەورەی ئەوەی کەوە هەمووی خۆشەویستە لە چوارچێوەی هەموو شارانەی کورسانی باشوور مامۆستاگیان کەلامی کۆتایی حەزەکەم باسی پرۆژەکانی داهاتوت بکەین کە یا تەنها لەسەر کەرکووکە یاخود ناوچەکانی دیکەی کوردستان ئەگرێتەوە یاخود بابەتەکانی جیاوازە وەڵی ئەو پرۆژانەی کە لە داهاتوشدا کاری بۆ دەکەم هەر دەتوان بڵێم تەواوکاری پرۆژەی ئینسایکلۆپیدیای کەرکووکە کە یەکەمیان ئینسایکلۆپیدیای گوند و لادەکانی پارێزگای کەرکووکە 2500 گوند دەگەێنێ کە دەتوانم بنم چل بەرگی وەکو ئەم ئینسایکلۆپیدیا ئەگرێتەوە دووەمیشیان گوتم گوژوجیا و درەخت و ڕوەک و دەوەنە کێوەکانی پارێزگای کەرکووک کە ئەوش دەتوانم بەرگێکی گەورە لە خۆ دەگرێ بەڵام ئەرکێکی زۆری تیا چکە هەموو وێنەکان ڕەنگا و ڕەنگە و دوای ئەوەش هەوڵە دەم بێجگە لە باسکردنی گرنگە زانستێکەشی لە ڕووی پزیشکیەوە ڕێگەکەی سوودی چییە تۆوەکەی سوودی چی ئەمانە و باسکەم بەشێکی تر کتێبێکی ترشم ئینسایکلۆپیدیای پەلەوەر و باڵندە و خشۆکەکانی پارێزگای کەرکووکە ئەو پەلەوەر و باڵندانەی دەتوانم بڵێم ئەگەر تۆرمەڵی بکەی یان تەسنیفی بکەی نزیکەی 15-20 بەشمان هەیە کە ئەو شاو بەشی تایە هەنێ لەو گوژوگیانە بەشێکی زۆری دەبینین ئەوەی کە لە سنەیە لە 175 لە کەرکووشە هەیە ئەو گوژوگیانە ئەو پەلەوەر و باڵندانەی لە قەرەداغ و ڕانیە هەیە بەشێکی زۆری لە کەرکووکشە بەڵام سێرەکەی بەهۆی گۆڕانی کەشووە ئەو هەواوە هەندێک لەوانە سەرەکەی لە کەرکووک نەما بەڵام تاکو ئێستاکە لەمسن لە ڕانیە لە
قەرەداغیان لە کورسانی ڕۆژهەڵات ماوە. هەمۆساییان خەرمانتر پڕبەرەکەت بێ ناوت لە ناو مێژوی کووردا هەموو کاتێر بە شانازیەوە باس دەکەین زۆ سپاس بۆ هاتنت هیوادارم کە پرۆژەی زۆر باشتر و زیاترت هەبێت. هیوادارم ئێوەش بەردەوام لە چالاکیەکانتان بن چونکە چالاکیە زۆرەکەن بە تابەتی لە بواری ڕۆشنبیری و چاپکردنی کتێبدا کە ئەو ئەرکە گەورەی کە ئێوە گرتان ئەستۆ بە تابەتی دکتۆر تاها لە بواری ئینسایکلۆپیدیاکە خزمەتێکی زۆر نەتەوەی گەورەیە. دەتوانم بڵێم یەکێکە لەو خزمەتانەی بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە، ینی خزمەتێکە دوا ڕۆژی مێژووی ئەو کەسایەتیە و ئەو دەستگایەکەوە کاری کردووە خزمەتە بە هەموو نەتەوایەتی و کورد و کوردستان لە باشوور. هەمووسەگەن هەموو کەسایەتیەکان نووسەر بێت ڕۆشنبیرانی وەکو بەڕێستان و خەمخۆرانی نیشتمان وەکو زۆر بەڕێز دکتۆر تا ڕەسوڵ بێ هەمووی گرنگەوەی بۆ کورد و کوردستان بکرێ. زۆر سپاس بۆ هاتن سپاسی ئەوش ئازیزان تا بەرنامەیەکی دیکە بە ئومێدی دیدار.